بەڵێ لە سەرم بابەتانە زیاتر ڕادەوەستم لە ڕێگەی سکایپەوە لە شاری ڕانیا بەڕێز خالید قادر ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کەنەکەمان لەگەڵایە. کاک خالید سڵاوت لێبێ، ئێوە وەکو کۆنگرەی نەتەوەیی پێتان وایە ئەم گرژی و ئاڵۆزیانەی کە لە زینی وەرتێ دروست بوو هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ڕاستی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە هەردوو ڕاگەیەندراویدا زۆر لە پرسانە ئاماژەی بەو دۆخەنە هەموارە کردووە کە لە دوای هێنانی هێزەکانی پێشمەرگە بۆ زینوەی وەرتێ دروست بووە وەک ئاوادێکی نیشتیمانی و نەتەوەیی باڵا وەک هەرێکی بەرپرسیارانە کردووە لە ئاستی قۆناغە مێژوویەکەدا بن بەوەی کە ئەو ناوەیە ناوی قارا بووە خەڵکەکەی ژیانی ئاستی خۆیان کردووە. ڕاستی هیچ پێویست بەهێنانی هێزی پێشمەرگە بۆ شوێنێک ناکات کە ئەو ناوچەیەکی سنووریە لە ناوچەیەکە بازرگانیە، یعنی ناوچەیەکە خەڵکەکەی لە ماوەی ڕابردوودا زۆر بە ئاسایی خەریکی کشتتوکاڵ و ئاژەڵدانی و ژیانی ئاسایی خۆی بووە. دوای هێنانی ئەم هێزەی پێشمەرگە بۆ زینوەی وەرتێ دڵە ڕاوکێ کێشتا جۆرێک لە دنەدانی شاری ناوخۆیی و زۆر بەداخەوە بەرەو ڕاستەیەکی گرژی دەڕوات بۆیە کۆنگرەی نەتەوەیی هەرزوو ڕاگەیەندراویدا زۆر بەرپرسانە ئاماژەی بە خاڵەکان و مەترسیەکان کردووە لە حکوومەت لایەنە پەیوەنددارەکان ئەو لایەنە پەیوەنددارەکان بێت جیاوازی کردووە کە دۆخەکە هێور بکەنەوە و هێزەکان بکشنەوە و دۆخەکە بەئاستی قازانجی نیشتیمانی نەتەوەیی دابێت. نەتەوەی ئێمە گەلی ئێمە لە بەرامبەر مەترس زۆر گەورەدایە، ئێمە تەنها بێگەڕیستی دەتوانین کۆسپەکانی بەدەممان لابین و لە لێکجیاییەک هەموو ناکۆکیەک لە ئێستادا بەزیان بۆ دۆزی نیشتیمانی و نەتەوەییمان دەگەڕێتەوە. باشترین بژاردە دیالۆگ، ئاساییکردنەوەی دۆخەکە، گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە و دەستگرتنە بۆ هێڵە نیشتیمانی نەتەوەیی کە هەمومان دوازار لە ناو کەشتیەکدا لە خەباتێکی نیشتیمانی و نەتەوەیی داین و پێکەوە سەرکەوتنمان پێکەوەیە و ئیرادەمان پێکەوەیە و سەرکەوتنمان پێکەوەیە. زۆر باشە کاک خالید، پێتان وایە کە ئەم گرژیانە کە بەردەوام پارتی دیموکراتی کوردستان هێز دەهێنێت، یەکێتی نیشتیمانی کوردستان هێز دەهێنێت و لەولاشەوە تورکیا بردومانی ناوچەکە دەکات، پێتان وایە ئەم ئاڵۆزیانە کە بەردەوام دروستە بێت هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچەی زینی وەرتێ بەرەوکوێ دەبات؟ بەڵێ لە ڕاستیدا پلانی داگیرکاری نەگریسی دەوڵەتی تورکیا و دوژمنی سەرەکی کوردان بۆ تاکێکی کورد ڕۆژانە و ئەوان بە ئەجەندایەکی زۆر فراوانتر لە دژی خەباتێکی کورد، لە دژی هەموو دەنگێکی کورد، هەموو کیانێکی کورد دەوەستنەوە و کار بۆ تێکدانی دەکەن. بۆیە دوژمنی سەرەکی کورد کە تورکە لە پشت زۆری ئەم کێشە و قەیران و ڕووداوانەوەیە کە بە ئاراستەیەک دەیەوێ دووبەرەکەی ناوخۆ و تەنانەت لە باربردنی هەموو دەستکەوتێکی گەلی کورد بکات. لێرەوە زۆر بەداخەوە دوای وەک پێشتر ئاماژەم پێداهێنانی هێزەکانی پێشمەرگە بۆ زینی وەرتێ ئەم دەڤەرەی تووشی دڵە ڕاوکێ و ترس و جۆرێک کێشە کردووە. بەو پێی هەروە بەدوای هێنانی هێزەکانی پێشمەرگە و تا ئێستاش بە بەردەوامی و لە ماوەی ڕابردووشدا فڕۆکە جەنگیەکانی تورکیا بە بەردەوام بۆ بارانی ئەو ناوچەیە دەکەن و لە زۆر کاتدا مەسەلەن بینیمانە ساڵانی ڕابردوو بەردەیان خەڵکی سیڤیل شەهید بووە. بۆیە دڵە ڕاوکەیەک لە تەواوی ئەو دەڤەرە هەیە و خەڵکەکە خۆی بەبێ هیچ مەبەستێکی سیاسی داوا دەکات ئەم دۆخە هێور بکرێتەوە، ئەم دۆخە لە قازانجی دوژمنانە و تا چەند پەرەسەندنی ئەم ناکۆکیانەی کە ئێستا هەیە زیان خزمەتکردنی ئەو پلانە نەگریسەدایە کە دەوڵەتی تورک لە هەموو شوێنێک کە دەنگی کوردی لێوە بێ هەوڵ پێکردن و هەوڵی کردنی دەدات. لێرەوەیە خەڵکی ناوچەکە کە خەڵکێکی تێکۆشەرە، کە خەڵکێکە بەردەوام لە پشت شۆڕش و لە پشت دەستکەوتەکانی گەلی کورد بووە و ناوچەیە کە دەڤەری ڕاپەڕین گشتی زینووی وەرتێ دۆڵی شاو دۆڵی ئاکۆیان تەواوی ئەو ناوچەیە ناوچەی چۆن دەڵێ کە دەواازەی ڕاپەڕینی 1991 بووە، هەمیشە دەواازەی ڕاپەڕین و دەواازەی شۆڕش و دەواازەی کراوەشە بەڕووی ئایندەی نیشتیمانی و نەتەوەییدا. لێرەوەیە مەترسی هەیە لە لای خەڵکەکە و خەڵکەکە وەک گوتم دوور لە پەیامی سیاسی. مەسەلەن من دەمەوێت ئاماژە بە شتێک بدەم بۆ بەڕێستان لە ڕۆژانی ڕابردوو چەندینی جیاواز لە خەڵک کۆبوونەوە و دوجار دوێنێ هەر ئەم خەڵکە
کۆبوونەوەیەک ئەنجامدا و پەیامێکیان ئاراستی هەموو لایە کرد کە زۆر بەڕوونی زۆر بە ڕاشکاوی داوا دەکەن ناوچەی زینی وەردێ هەموو هێزەکانی لێ بکشێنەوە و ژیان تێیدا ئاسایی بکرێتەوە بۆ پێش قۆناغی کۆرۆنا. ڕاستی ئەم هێزە کە بە ناوی کۆرۆنا هاتۆتە ئەوێ لە ئێستادا کە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان سەرکەوتن بەسەر ئەم پەتاکوژندەیە نزیک بۆتەوە هیچ پێویست نییە بەوەی هێزێکی پێشمەرگە لەوێ جێگیر بکرێ. لێرەوەی خەڵکی ناوچەکە داوا دەکات بکشێنەوە و لە ئەگەری دووەمدا وەک بەرزەتێکی نیشتیمانیونەتەوەی ئامادەی فشار بوو هەموو لایەنێک، فشار بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە، فشار بۆ ڕەتکردنەوەی پلانگێڕی دوژمنان، فشار بۆ ئەوەی ئەم ناوچەیە کە هەمیشە منداڵدانی شۆڕش بووە ناوچەیەک بێتە مای قەیران و کێشە و لە لایەکی کەشدا زۆر بەداخەوە ئەم دۆخینی وەرتێ جۆرێک دنەی بۆ ناوکی نێوان هەردوو هێزی بەڕادست لە هەرێمی کوردستان هێناتەوە ئارا مەسەلەنەی شەڕی ناوخۆیی دنەی دووریدارەیی ترسی خەڵک لە ئەزمموی خراپی ڕابردوو وا دەکات کە خەڵک داوا بکات زینی تێ با ببێتە ئاشتەوایی هەموو لایەک نەک هێنانی هێزی پێشمەرگە و تەسعیدکردنی ئەو دۆخەنا هەموارەی کە ئێستا هەموو تووشی نیگەرانی کردووە. باشترین بژاردا کە داوای هەموو لایەنێکە و لە سەروی هەموو شتێکیش داوای خەڵکی بە شەڕی ناوچەکەیە کە دوور لە پەیامی سیاسی بە ئاشکرا داوا دەکات ئەم ناوچەیە چۆل بکرێ و ئەو ناوچەی ئاسایی بکرێتەوە و ئەو ناوچەیە نەبێتەمای بەڕێ و کێشە و دوودڵی و ترس کە بەداخەوە لە دوای هێنانی هێزانە باڵی بەسەر ئەو ناوچەیەدا کێشاوە کە پێویستە بەپەلا سنووری بۆ دابدرێ و بەپەلە چارەسەر بکردرێ و بگاتە ئاراستەیەک کە ئاراستەی ئاشتی و پێکەوە ژیان بێ و دوازار لە خزمەتی پەیامی نیشتیمانی و نەتەوەیی گەلەکەمان بێت. زۆر باشە کاک خالید، پێ دوانیە کە ئەم ئاڵۆزی و گرژیانی کە دروست دەبێت نەبوونی یەکێتیەکی نەتەوەیە لە نێو کووردا کە لە ماوەی ڕابردوودا زۆر کات کۆنگرەی نەتەوەیی بانگەشەی بۆ کردووە کە سەرجەم لایەنەکان لە سەر مێزی گفتوگۆ کۆبنەوە یەکێتێکی نەتەوەیی لە ناو کووردا دروست بکەن، بەڵام بەهۆی ئەوەی کە هەندێک لایەن کاریگەری دەرەوەیان لەسەر بووە نەتوانراوە یەکێتێکی نەتەوەی دروست بێ. پێتان وانییە فەراغی یەکێتێکی نەتەوەی لە ناو کووردا ئەم ئاڵۆزیانە زیاتر دەکات؟ لە ڕاستیدا ئەمە وەک ڕۆژی ڕووناک بۆ هەموو کەسێکی تێکۆشەر و شۆڕژگیر دیارە کە زۆر بەداخەوە نەبوونی یەکێتێکی نەتەوەیی وای کردووە دۆزی ئێمە و کێشەی ئێمە وەکو گەلێک و مافی ئێمە وەکو گەلێک مەسەلەن لە ئاستی دنیادا هێشتا ئێمە نەماتوانین بە خۆمان لەژێر چەترێکدا کۆ بکەینەوە کە پێویست دەکات بەپەلا هەموو جیاوازیەکان وەلا بنین و پێویست دەکات ئێستا لەژێر سایی ئەم چەترەدا کۆبینەوە گەلی ئێمە ئیرادەی هەیە، گەلی ئێمە شکۆی هەیە، گەلی ئێمە داخوازی هەیە، گەلی ئێمە لە بەرامبەر پلانێکی قڕکاری و پلانێکی داگیرکاریدایە. ئێمە هەمومان دەزانین دوژمنانی ئێمە ڕەحم بە هیچ کوردێک ناکەن ئەگەر لەسەر هەسارەکانی کەش بژی. دوژمنانی گەلی ئێمە پلان بۆ دادەنێن نەک هەرکیانی ئێمە، تەنانەت زمانی ئێمە، تەنانەت فەرهەنگی ئێمە، تەنانەت ڕۆشنبیری و پەروەردەی ئێمە بدزن و بیسڕنەوە و ئێمە ماوەی 100 ساڵە گەلی ئێمە لەژێر ئەم پلانە داگیرکاریەدایە. بۆیە تاکە بژاردەیەک بۆ پوچەڵکردنەوەی پلانی دوژمنان و تاکە بژاردەیەک بۆی ئێمە وەکو گەلێک بتوانین بوونی خۆمان لەم گۆڕانکاریە خێرانەی کە ئێستا لە دنیادا ڕوودەدەن بێشک ئەم چەترە نیشتیمانی و نەتەوەییەیە. بەڕێزان هەواڵی بەڕێز ئێمە هەموو لایەک دەزانێ گەلی ئێمە چەندە دەکەوێتە ژێرباری مەترسیەوە، هێندەش بە تێکۆشانی خەڵکی تێکۆشان بە تێکۆشانی ئەو خەڵکانەی کە ئامانجی نیشتیمانی و نەتەوەییانەیە دەستکەوت دێتە بەردەمی گەلی ئێمە. بەڵام مەرجی سەرکەوتن و مەرجی شکستیشمان لە بەرامبەر ئەم پلانە نەگریسانەی کە لە بەرامبەر گەلەکەمان بڕێوە دەسێت تەنها یەکبوونی خۆمانە، پاشان یەکبوونی خۆمان جگە لە قازانجێک بۆ ئایندەی میلەتی ئێمە کە لە ڕاستپاردەی ئەحمەدی خانیەوە بیگرا بۆ دەیان تێکۆشەر و بۆ هەزاران خوێن کە بۆ ئەم نیشتیمانە ڕژاوە هەمان خواستیان هەیە. بەڵێ کۆنگرەی نەتەوەیی لە دوا کۆنفرانسی خۆیدا تەکیدی لەم خاڵە کردەوە کە تاکە بژاردەیەک و تاکە هیوایەک و تاکە ڕێگایەک بۆ ئەوەی گەلی ئێمە بخاتە ناو ساحەی گۆڕانکاریەکانی دنیاوە و بێتە ئەم خاڵەی کە داخوازیەکانی خۆی بەدەست بێنێ و دەستکەوتەکان بۆ بەرژەوەندی گەلی ئێمە فەراهەم بێ
وەلانانی جیاوازیەکانە وەلانانی ناکۆکی سیاسیەکانە لانی کەم با ئێمە لەسەر خەتێکی نیشتیمانی ڕێککەوین کە ئێمە دوجار گەلێکین کە ئێمە خاوەنی مێژوو فەرهەنگێکی تایبەتی خۆمانین و ئێمە بە شایستە بە ژیانێکی شەڕەفمەندانەی شایستە بە ژیانێکین کە گەلی ئێمە ئیرادەی خۆی شۆڕشی خۆی زمانی خۆی و تێکۆشانی خۆی بخاتە سەر ناو مێژووەوە و مێژووکی نوێ بۆ گەلی ئێمە فراهەم بێ. بەڵێ تەکید لە قسەکە دەکەمەوە گرفتی گەورەی گەلی ئێمە نەبوونی یەشێتی نەتەوەیە پێچەوانەوەش تاکە ڕێگایەک بۆ سەرکەوتن بۆ بازدان بەسەر ئاستەنگەکان بێشک هەرگەڕانەوەیە بۆ ئەو پرەنسیپەی کە هەموو تێکۆشەرانی ئەم میلەتە داوا دەکەن و ئەوە یاس بەش دەبێ ئەم یەکێتی نەتەوەیە دروست بێ چونکە تەنها و تەنها یەکێتی نەتەوەیە دەبێتە هەوێنێک بۆ سەرکەوتنی گەلی ئێمە. زۆر باشە وەکو دوایین پرسیار بۆ بەڕێزت ئەرکی لایەنە سیاسیەکان چیەوە ئەرکی هاوڵاتیان چییە لەم نێوەندەیە بۆ ئەوەی کار بکەن یەکێتێکی نەتەوەی دروست بکرێت بە تایبەتی لەم بارودۆخی ئێستادا بۆ ئەوەی کۆتایی بە گرژیەکان بهێنرێت و جارێکی تر داگیرکەران نەتوانن دەست بخەنە نێو ماڵی کوردەوە. ڕاستی ئەرکی هەموو پارتێکی سیاسی و هەموو لایەن و تەنانەت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و هەموو دەستە و گروپێکە لە ئاست ئەم قۆناغەدا بێ لە ئاست بەرپرسیارەتیدا بێ. گەلی ئێمە لە دوای چەندین ساڵ لە تێکۆشان و قوربانیدان ناکرێ بگەڕێتەوە سەر ئەم خاڵەی کە دنەی شەڕی ناوخۆ و کە دنەی براکوژی و دوو ئیدارەیی و یعنی جۆرێک لە پەرەسەندنی ئەم ناکۆکیانە بێ. هەموو لایەنێک لەسەر هەموو کوردێک پێویستە هەڵوێستی نیشتیمانی خۆی بە ئاشکرا دەرببڕێ چ جای بۆ قەوارە سیاسیەکان. ڕاستی ئەمە تەنێک کێشە نییە لە نێوانی هێزێک کە هاتوو بۆ زیینی وەرتێ بەتای ئەوەی ئەمە دەبێتە هەوێنێک یا ببوورە ئەمە دەبێتە تەواوکاریەک بۆ ئەم پلانەی کە داگیرکارانی میلەتی ئێمە دەیان هەوێ ئەم درزە لە نێو میلەتی ئێمە فراوان بکەن و بیقۆزنەوە بە ئاراستەی لەباربردننی هەموو دەستکەوت و مافێکی گەلی کورد و لە سەروی هەمووشیانەوە دەوڵەتی تورکیا و هەڵبەت هەموو داگیرکەرانی تر لە ئێرانەوە لە عێراقەوە کە تا ئێستاش مافی گەلی کورد مەسەلەن تا ئێستاش لە پەرلەمانی عێراق تا ئێستاش لە دەوڵەتی سووریا مەسەلەن دوای ئەو هەموو قوربانیدان و تێکۆشانەی کە شەڕوان و پاڵەوانانی ئێمە لە ڕۆژ ئاوا بۆ شکست پێهێنانی داعش داویانە بەڵام دوجار داگیرکەرانی ئێمە بە بێ جیاوازی هەمویان لەسەر ئەم خەتە کۆکن کە میلەتی ئێمە کە داخوازی میلەتی ئێمە نادید بگرن و لە سەروی هەمووشیانەوە دەوڵەتی تورکیا بۆیە پارتە سیاسیەکان لەسەریانە لە ئاست قۆناغی مێژووی خۆیان دابن و هاوڵاتی کوردیش لە ئێستادا بێبەری نییە لەو بەرپرسیارەتیە دەبێ هەمومان داوا بکەین هەموو پارتە سیاسیەکان بە ئاشتی بۆ یەکڕیزی بۆ یەشێتی نەتەوەیی بۆ خەتێکی نیشتیمانی بۆ داخوازیەک کە ئایندەی هەمومانی پێکەوە گرێت دەدرێت فشاری مەدەنی دروست بێ و ئەم فشارە لە لای خەڵک دروست بێ و باز بدەین بەسەر جیاوازی سیاسی باز بدەین بەسەر ئەوەی کە ئەمە داخوازی دەستە و گروپ و تاکمێکی سیاسیە نەخێر ئەمە داخوازی ناو خەڵکە و داخوازی ناو کوچە و کۆڵانەکانە کە داوا دەکەن میلەتی ئێمەمان دووە میلەتی ئێمە دوایە و هەموو تێکۆشان و قوربانیدانە پێویستی بەوەیە کە بێتە ناو قۆناغێکەوە بەرەو قۆناغێکی تازەتر بڕۆین نەک ناکۆکیەکان بداخەوە وەک لەوەی لە ئێستادا دەبیدرێ تەشەنە پێ بدرێ بەڵێ بۆ ئاشتی بەڵێ بۆ یەکریزی بەڵێ بۆ خەتی نیشتیمانی و نەتەوەیی بەڵێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی زیینی وەرتێ کە خەڵکی بە شەرەفی ناوچەکە لە پێش هەموویانەوە بێ جیاوازی داوا دەکات دۆخەکە ئاسایی بکرێتەوە. بەڕێز خالید قادر ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە سوپاس بۆ بەشداربوونت لە تەوەری ڕۆژدا. زۆر سوپاس بۆ. جیاواز لە ئاڵۆزیەکانی